بەپێی سەرجەم ڕاپرسێنوویەکان بۆ دیاریکردنی براوەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. جۆ بایدن پاڵێوراوی دیموکراتەکان سەرکەوتن بەسەر دۆناڵد ترەمپ سەرۆکی ئێستا و کاندیدی کۆمارەکان بەدەست دەهێنێت. ژمارەیەک دامەزراوەی توێژینەوە و ڕۆژنامەوانی ئەنجامی ڕاپرسیەکانیان ئەوەی نیشان داوە کە جۆ بایدن بە جیاوازیکی زۆر لە پێش دۆناڵد ترەمپەوەیە بۆ ئەوی بێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. دامەزراوەی ڕاسمۆسن ڕاپرسیەکی کردووە و ئەنجامەکەی دەری دەخات کە جۆ بایدن پاڵێوراوی دیموکراتەکان بە جیاوازی 12 خاڵ لە پێش دۆناڵد ترەمپەوە دێت لە ئاستی هەموو ئەمریکادا. دامەزراوەکە ڕایگەیاندووە دەنگدەران لە سەدا 52 بایدنیان هەڵبژاردووە، لە بەرامبەریشدا لە سەدا 40 دەنگەکان بۆ ترەمپ چووە. ئەوە ژوەک پاڵپشتێک بۆ سەرجەم ئەو ڕاپرسیانەی دیکە کە بۆ ئەم مەبەستە ئەنجام دراون و پێشکەوتنی بایدن نیشان دەدەن. ئەو ئەنجامە لە کاتێکدایە کە پێشتر بەلای دۆناڵد ترەمپەوە ڕاپرسی ڕاسمۆسن جێی متمانە بووە و پشتی پێبەستووە. لە ئەنجامی ڕاپرسێکی دیکەدا لە هەردوو ویلایەتی فلۆریدا و بەنسلڤانیا کە بە یەکلاییکەرەوەدا دەنرێن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەردەکەوێت بە هەمان شێوە بایدن بە جیاوازێکی باش لە پێشە. زانکۆی کوینیبیاک لە فلۆریدا ڕاپرسێکی کردووە و ئەنجامەکەشی دەری خستووە کە لە سەدا 50 دەنگیان بە بایدن داوە و ترەمپیش توانیوێتی لە سەدا 40 بهێنێت. واتە بایدن بە 11 خاڵ لە پێش سەرۆکی ئێستاوە دێت. هەر بەپێی ئەنجامی ئەو ڕاپرسیە لە ویلایەتی بەنسلڤانیا بایدن بە 13 خاڵی تەواو لە پێش ترەمپەوە دێت کە ئەنجامی دەنگدان بریتی بوون لە سەدا 54 بەرامبەر بە لە سەدا 41. هاوکات ئاژانسی ڕۆیتەرز لەگەڵ دامەزراوەی ئیبۆسۆس ڕاپرسیەکی کردو و ئەنجامەکەی دەری دەخات. بایدن لە سەدا 4 خاڵ لە پێش ترەمپەوە دێت. لە فلۆریدا بە جیاوازی 2 خاڵیش لە ئەریزۆنا لە پێشە. هەروەها تۆڕی CNN ڕاپرسی کردووە و بە پێی ئەنجامەکانی لە سەدا 57 دەنگدەران پشتیوانیان بۆ بایدن نیشان داوە بەرامبەر بە لە سەدا 41 بۆ ترەمپ. بەپێی زانیاریەکان بەشێک لە میدیاکانی ئەمریکاش لە دوای مێزگردەکەی نێوان ترەمپ و بایدن لە کۆتایی مانگی ڕابردوودا دەنگی پاڵێوراوە دیموکراتەکە بەرەو هەڵخشان چووە بە بەراورد لە پێش هەڵبژاردنەکان. ئەوەش متمانەیەکی زیاتری لای بایدن دروست کردووە. بەو بۆنەوە بایدن لە لێدوانێکیدا لە بەردەم لایەنگرانی کە ئاهەنگیان دەگێڕاوتی دەمەوێت بە هەمان شێوە ئاهەنگ بژێڕن دوای 4 ساڵ لە گەورەتربوونتان وەک ئاماژەیەک بوو ئەوەی دوای بوون بە سەرۆکی ئەمریکا 4 ساڵی دیکە ئەم کاتە لە ڕکابەریدا دەبێت تا بۆ دووەم جار بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێرێتەوە. لە بەرامبەریشدا ترەمپ لە هێرشکردن و زمانە زبرەکەی دژی نایارە سیاسەکەی بەردەوامە و لە لێدوانێکیدا بایدنی بە دەبەنگ ناوبرد کە هەموو لایەک ئەوە باشی دەزانن. ترەمپ پەیمانیشیدا کە لە 15 ئەم مانگەدا بۆ مێزگردی ڕوبەڕووبوونەوەی بایدن ئامادەبێت سەرەڕای ئەوەی تووشی کۆڕۆنا بووە و تا ئێستا لەژێر چاودێری پزیشکیدایە.